مێژووی مەزهەبی مالکی یەکێکە لە مەزهەبە باڵادەستەکانی سوننەی چوارەم لە وڵاتەکانی باشووری ئەفریقا و ڕۆژهەڵات بوونی هەیە. هەموو شارەزایانی ئاینی سەر بەو مەزهەبە لەسەر ڕاوبۆچوونی ئیمامەکەیان بە ناوی مالک بن ئەنس کۆکن. لە سەرەتاکانی سەدەی دووەمی کۆچی مالکی کوڕی ئەنەس پشتی بە بیر و باوەڕی شارەزایانی ئاینی مەدینە دەبەست کە هەندێکیان ئیمام و هەندێکیان مفتی و هەندێکیشیان مامۆستای ئاینی بوون. دواتر هەستان بە دروستکردنی ڕێگەیەکی جیهادی کە تێیدا دەبوو پابند بن بە نووسراوەکانی ناویەوە و دوور بکەونەوە لە ناکۆکی و بەراوردکردن. ئەم ڕێگە و نووسراوانە دەنگدانەوەیەکی زۆری بە دوای خۆی داهێنا. ئەوە ژوای کرد کە شوێن کەوتوانی مالکی کوڕی ئەنەس کردیانە مەزەبێک و بڵاویان کردەوە. بەو شێوەیەش مەزەبی مالکی تا دەهات شوێن کەوتوی زیاتر دەبوو، بە تایبەتی لە حیجاز کە بە وڵاتی ئیمام مالک دەناسرا. دواتر لە بەغداد بڵاو بوویەوە لە هەندە سەڵاتدارانی عەباسیەکانەوە پاڵپشتی لێکرا تا گەیشتە وڵاتی فارس. بەڵام لەوێ لەلایەن دەوڵەتی سەفەویەکانەوە کە شیعە مەزهەب بوون ڕێگریان لێکرا. بۆی سروشتی گەلی ئەفریقاوە ئەم مەزهەبە هەر زۆر زوو بڵاو بوویەوە چونکە گەلێکی سادە و هێمن بوون، هەروەها دوور بوون لە ستەم و ستەمکاری. زانە ئاینیەکانیان ناوبانگێکی زۆریان هەبوو. لە بەناوبانگترین زانەکانیشان عەلی بن زیاد التونسی، ئەسەد بن فرات القیروانی، ئیمام سەحن التەنوخ القیروانی کە باسی لەوە کردووە ڕەچەڵەکی ئەم مەزهەبە دەگەڕێتەوە بۆ ئەفریقا و ئەندەلوس. زانای بەناوبانگ قازی عەیاز لە پەرتووکەکەیدا بەناوی تەرتیب المەدارک باس لەوە دەکات کە لە پێش مەزهەبی مالکی ئەو مەزهەبەی کە لە قەیڕەوان و مەغریبدا هەبووە مەزهەبی کوفیەکان بووە، تا ئەو کاتەی کە عەلی کوڕی زیاد و بەهلولی کوڕی ڕاشد و چەندین کەسی تر ئەم مەزهەبەیان بڵاو کردوێتەوە. شوێن کەوتوەکانی ئیمامی مالک تا دەهات زیاتر دەبوون. لە زۆربەی ناوچەکانی ڕۆژئاوای ئیسلام بڵاو بوونەوە، گەیشتە ئەوەی هیچ زانایەکی ئاینی و شارەزایەکی ئاینی بە پشتبەستن بەو مەزهەبە نەبووایە نەیان دەتوانی هیچ فتوایەک دەربکەن. هەروەها ئیبن حەزمی ئەندەلوسی لەبارەی بڵاوبوونەوەیە دەڵێت دوو مەزهەب بە شێوەیەکی زۆر بڵاو بوونەتەوە، حەنەفی لە ڕۆژهەڵات و مالکیش لە ئەندەلوس.